باسی قەیرانەکان دەکەن وەکو خۆیان دەڵێن باوەڕیان بە بەڵێن و گفتارە بێکردارەکانی حکوومەت نەماوە و ئەم دەسەڵاتە تاو متمانی لەدەستداوە. هەروە وەڵام و پاساوەکانی سەرۆکی حکوومەت سەبارەت بە هۆکاری قەیرانەکان ڕازیان ناکات. وڵا باری بەحی لەماوە ئەمانە ئەمە حکوومەتە ئەم هەتاوە خڕەوە حکوومەتە خراوە باوەڕ باری پێ نەماوە. بەو خوا تۆڵەیەکیان لێ ئەسێنێ لە دنیایش و لە قیامەتە کەساسی دنیا و قیامەتیان ئەکا. ئەزانی بۆچی؟ لەبەر ئەوەی وتیان خەڵک فەقیر بوو پەنجەی پیاچەقان بۆیان وتیان بەم قورعانە هەلی کار زۆرە لازام 100,000 هەلی کار 2,000 ئیش و کار بەم قورعانەی مەخەیانە بەو قورعانە خەیانەتیان کرد خوا حەقیان لێسێنێ تۆڵەیان لێسێنی. کاکە گیان ئەمانە قورعان سەری لێ شێوانگن بە حەیاتیان نایەن و سەربەڕست. دەسەڵاتی کوردی و بەرپرسانی هەردوو حیزبی دەسەڵاتدار هەمیشە بە بەڵێنی بێکردار و قسە خزمەتەکانیشیان بەو شێوەیە نییە کە وڵاتی لیان ڕازی بێت بە قسە سواوەکانیان قەیرانەکان لە بیری خەڵک دەبنەوە. وەڵای ئەمە داواکاری لە حکوومەت بچێتەوە بە خۆیە تێگەیشتی ئەو کورسی دەسەڵات بۆ کەس نامێنێت تا سەر. هەزاران پێش ئەوان لەوان دەسەڵاتدارتریش بوون و تێگەیشتی لەسەر کورسەکە هێنانە خوارەوە ئەمە چنەوە بە خۆیانە خزمەتی ملەتەکەی خۆیان بکەن ئەنا زەرەری تیاکەن. ڕۆژنامە نووسێک دەڵێت کابینەی نوێیەم کاتی دەست بەکاربوونی بانگەشەی چاکسازی دەکرد و بەڵێنی باشکردنی گوزەرانی خەڵکی دەبەخشیەوە، بەڵام بە پێچەوانەوە هاوشەوی کابینەکانی پێش و ژیانی خەڵکی تووشی سەختی و نەهامەتی زیاتر کردووە. حکومەت خۆی بە کاتی کە سەرەتا دەست بەکار بوو ناوی حکومەتی چاکسازی بوو بە حساب ئەمە کە چاکسازی بکات و گەندەڵینەیەڵێ و ڕۆتینات کەم کاتەوە، بەڵام سێرەکەی بەو شێوازە دەرنەچوو لە ئەنجامی کارکردنە. ئێستا کارەکانی بە شێوازێکی درە زیاتر زەخت و فشاری خودە سەر هاوڵاتی زیاتر لە چۆتە ژێرباری حکوومەت و وەکو هینێکی لێ هاتووە حکوومەت ئێستا هاوڵاتی بەخێویەکە ئەوەنە باجی خودە سەری و ئەو باجانەژ یعنی ناڕەحەتە بەلای خەڵکەوە و زەحمەتە بەلای خەڵکەوە. گەرچی کابینەی هەشتەمی حکوومەت بە پاساوی دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش دەیان قەیرانی بەسەر هاوڵاتیاندا سەپاند و موچە و خزمەتگوزاری بڕی کەچی بە ڕۆیشتنی داعش و بەرزبوونەوەی نرخی نەوت و دەیان سەرچاوی داهاتی ناوخۆییشەوە کابینەی نوێیەم ناتوانێت تەنانەت موچەش بەباشی دابین بکات. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.